ئوستاز گیان سڵاو لێبێت سکاڵاکەیەوە لەسەر چییە و داوای چیتان کردووە لە دادگای فیدراڵی ئەمڕۆ؟ ئێمە وەکو جوتیارانی کەرکووک دوودا داوامان لێرە هەیە لە محکەمەی اتحادی لەسەر هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە مەجلس قیادة ثورة المنحل کە بڕیاری 824 لە ناوچەی داقوق و بڕیاری 949 لە ناوچەی سەرگەڕان بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لە کاتی خۆیان 300,000 دۆنم ئەرجی کورد و تورکمانیان لە کەرکووک داگیر کرد هەر لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوە تا ئێستاکە بەداخەواڵێم نەتوانرا کاری بۆ بکرێتەوە و بڕیارانەی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە هەڵبۆشێنرێتەوە کێشەکان وەکو خۆی مایەوە نە لە ڕێگەی مادەی 140ەوە نە لە ڕێگەی ئەو لیجانێلەوە تەچیر کرا تا ئێستا نەتوانرا ئەو کێشەیە چارەسەر بکرێت لەبەرەوە ئێمە سکاڵاکانمان هێنایە محکەمەی اتحادی عێراقی دادگای فیدراڵی داوامان لێ کردوون کەوا بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە هەڵبۆشێنێتەوە و ئەو ئەرزانە بۆ خاوەن ڕەستەنەکانی بگێڕێتەوە. پێشبینیتان چییە بۆ ئەمڕۆ لە دانیشتنەکەی دادگا؟ وڵی ئەمە حوتەمین دانیشتنە لەم دادگاییە حوتەمین دانیشتنەکە دانیشین ئەمەلمان هەیەکەوە ئەمڕۆ بگەینە کۆتا نەتیجەیەک هەموو ئەوراقمان تەقدیم کردووە لایەنی بەرامبەریش چی هەبووە تەقدیمی کردووە ئەمەلمان هەیەکەوە کۆتایی بە دانیشتەکان بهێنێت و بۆ دانیشتنی داهاتوو بڕیارمان بۆ بدات ئەمەلمان وایە لە قاپی خوا یەکەم دوایی لە دادگای فیدراڵی عێراق.